فيديویەکێ هەیە کە ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئیتر یعنی من قسەم پێ نەما ڕاستی زۆر پێی هەڵچووم کە قسەی پێوتی وتم با هەرچیە بێ ڕەفیقی چەند ساڵم بێ وەڵا لێ هەڵسامە مامۆستا بێم ڕێک زین چۆن ڕێک بچمە سەرسەری تێگەی زۆر پێی دەفع بووم وتم قەینا قسە بە خۆمەڵی بێڵێ بەس حەدت نەبێ قسە بە مامۆستا ماکوان بڵێ وەڵی تر شەو چوومە ماڵەوە قوربانە بم شەو چوومەوە ماڵەوە یعنی مامۆستا زۆر گریان بەجددی وتم چۆنە بێم ینی من چۆنە ئەو کات بۆ هیچم نەکرد ینی ئازین چۆن مامۆستا لێ ئارامی هات بە دڵماوتی هیچ مەکە وەسوسێ هات بە مێشکمە وتی هیچ مەکە تا ئەچیت تە دوو ڕکات شۆ نوێژم کرد مامۆستا سبحان الله شەو خەوم بە پێغەمبەر صلی الله علیه و سلم الله ئەکبەر پێی وتم وتی ئاگات لێ چیت کردووە وتم چیم کردووە وتی من جوان ئاگام لێ تۆ چی کردو و دیفاع لە کێ کردو بەس نابێت دڵی کەسێ بشکێن ئیتر لە خەوەکە دەستی بەسەر ماهێنا مامۆستا لە باوش شەی مبارەکیە خەوم لێکەوت تێگەی ئیتر ئەو شەوە هەڵسام بۆ ناویچە بۆ نوێژی بەیانی هەڵسام نوێژی بەیانی بوو ئیتر نوێژم کرد و ئەمانە یعنی مامۆستا هەڵسام ئەوەنە یعنی بە هەموو تەمەنم ئەوەنە ئارام نەبوومە تێگەی ماشاءالله جاتی لەوە زیاتر چی دەوێت برا والله برا خۆش بە حاڵە بەڵام منیش نەسیحەتێک دەکەم عەزیزەکەی مامۆستا پێی وتم سەلامیشی لێکە ئەوەشی بیرچوو پێڵە مامۆستا خۆزگە ئەوزانی ئەو دنیاە چۆن بوو لە بەرچاوی من یعنی ئەو دەقەیەکەوا بوو هەموو شت هەموو ینی هەموو دنیا بخەیتە تای تەرازویەکە و ناکەوتە ئەو سانیە کە خەوەکەم تیابینی ڕەبی خوا لێت ڕازی بێ مامۆستا ڕەبی خوای گەورە نییە مراسی دڵە حاصڵکە ئینشاء الله وڵای من یەک ئامۆژگاریمەیە جارێکی تر لەسەر من هەڵمێرێ خۆی گەورە پاداشتی خێرە باتوم چونکە من بۆ خۆم کەسێکم تاوانم هەیە و گوناحبارە بم و لە هەڵا ئەەکەم چونکە با دوایی تۆشی حراج نەبی بۆ خۆشەویستەکەش لە ئیسلامەوە بێت چونکە ئەگەر من غەڵەتێکم کرد شتێکم کرد با دوایی تۆ ئیسلام لە منەوە وەرمەگرە ئیسلام لە خودی ئیسلامەکە و پێغەمبەری نازدارە وەربگرە وخوای گەورەش بە حوسنی زەنی تۆمان لەگەڵا بکە ئەو خەوەشی کە بینی تە زۆر جێگای خۆشحاڵی منە خۆی گەورە خۆشحاڵە بکە بەقی هەموو دنیا ئەمڕۆ دڵت خۆشکردن من لە ژیان مەجنێ و بە هیچ کەسێک نایە ئەگەر هاتوو ماکوانتان بینی ڕۆژێک لە ڕۆژان جنێوی بە دایکی خەڵکگا بە باوکی خەڵکگا بە خوشکی خەڵکگا بە ئاشدایی خەڵکگا و بە کەسوکاری خەڵکگا پێیوت تۆ فڵان دایکی وایە باوکە وایە یا تۆمەتی بۆ خوشک و دایکی خەڵک هەڵبەستی یا ڕۆیشت هەر شتێکی تری ژێربەجێ کرد ئەمە پێی ئەوترێت جنێ و ئەمە پێی ئەوترێت کاری ناشایستە ئەوەش لە ئێمە ناوەشێتەوە کاری مسلمان نییە هیوادارم ڕوون بێ لەبەرەوە لە ئێمە جنێ و ناوەشێتەوە و ئێمەش ناین نمونێشمان زۆر لە بەردەسایە ئەو کەسانی کە بێدینن کە مولحیدن کە خوانە ناسن چۆن بە جنێ و بە خوشک و دایک و کەسوکارمان و پێغەمبەری نازدار تەنانەت جنێ و بە تەلاقمان بە ژنمان یەک مسلمانم پێ بڵە جنێوی هەبێ بە ژنی کەسێ ڕۆژێ لە ڕۆژان منتان بینیوە جنێو بم بە خوشکی کەسێ بە دایکی کەسێ بە مولحیدێکم پێ بڵم بڵێم ماکۆن ژنێویاوە بە دایکی کەسێ سەد مولحیدتان پێ سەد نا بەڵام لەوانەیە دە مولحیدتان پێ بڵم ژنێویان بە ژنم ماوە بە دایکم ماوە بە باوکم ماوە بە کەسوکارم ماوە من و تومە شێتیش من جنێو بە کەسوکارتان نایەمەوە نەک لەبەر خاتری ئەوەی بترسم دڵم پێی خۆش و پێم بوت نایەتەوە بەڵام لەبەر خاتری ئیسلامەکەم ئەمە خاڵی یەکەم بۆی بزانین ئەلەمەیانە احترامی جەناب تەگرم ئێمە جنێو ناین ڕاست نەکرد